ڕۆژتان باش سلااوان لەوێ سلااو دەبێژە سلااو لە تۆ شەکاربند باش زۆر سپاس خۆشحاڵین ئەم بەیانە جارێکی دیکە لە بەیانی 24 لەگەڵتانین بەو هیوایان هاوشەوی ڕۆژانی ڕابردوو ئەو تەوەر و بابەت و باسانەی کە ئەمڕۆ دەستنیشانمان کردووە هەمان ئەو تەوەرانە بن کە ئێوە بە دوای دەگەڕێن کە سوودی هەبێ بۆ ئێوە لەگەڵمان بمێنەوە لەگەڵ کەسانی پسپۆرەوە لە ڕێگەی راپۆرتەکان دڵنیام وەڵامی زۆرێک لە پرسیارەکانتان دەست دەکەوێت و ئامادەکاری باشتر دەکەن بۆ هەندێک خۆپارێزی. بانیتان باش لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان هەبێ بینەر و بیستەری ئێمە بن نانی بانیان زۆر زۆر گرنگە کەواتە لەگەڵ بینینی پرۆگرامەکە چونکە بابەتی تایبەت و سەرنجڕاکێشمان هەیە نانێکی بانی بخۆن و بینەری من و هەکار بن. با لە سەرەتاوە بە هەندێک لەو بابەتانە ئاشناتان کەین. دارستان و پاوانەکانی شاری سلێمانی و شاری مەریوانی ڕۆژهەڵات ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەسووتێن. عەبدولوەهاب سەمۆ هەنگەوانێکی شاری وانی باکووری کوردستانە بۆ ڕیکلامکردن بۆ هەنگوینەکەی جەستەی خۆی بە 65 کیلۆ مێش هەنگ دادەپۆشێت. هەڵسو کەوتکردن لەگەڵ کەسانی دەروونگرژ و تووڕا وریایەکی زۆری پێویستە. ئەمڕۆ چارەسەرە گونجاوەکان دەخینە ڕۆ. گەشت و گەڕان یەکێکە لە خولیا و پێداویستیەکان گەنجێکی کورد ئەپلیکیشنێک بە زمانی کوردی دروست دەکات بۆ دەستکەوتنی تکتی فڕۆکە و دۆزینەوەی هۆتێل. ئەگەر کەسێک تووشی لێدانی تەزووی کارەبا بێت چۆن فریاگوزاری سەرەتایی بۆ ئەنجام بدەین؟ ئەمڕۆ ڕێنمایی پێویستمان دەبێت. هاژە ئێستا زۆر کاتەکەی گەرمە پێم وایە هەتا نزیک مانگێکی دیکەش ئەم گەرمای توندە بەردەوام دەبێت بۆی هەندێک جار ئەم گەرما توندە ڕەنگە مەترسی دروست بکات بۆ هەندێک لە پیشەکان بۆ هەندێک لە کارەکان یەکێک لەمانە دارستان و پاوانەکانە. ڕاستە بە تایبەتی تر کە وەرزی گەرمایەت هەمووان لە هەموو وڵاتانی جیهانەمە ڕوەیەت مەترسی لەسەر دارستانەکان دروستە بێ بەڵام ڕێگریکردن و ئاگاداربوونی پێشوەختە یاخود خۆ ئامادەکاری ئەمە بێتە هۆیەوەی کە ڕێگری لەو سەروەت و سامانە ژینگەیە بکەین کە بە سەدان ساڵی کە دروست نابێتەوە. ئێستاش لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە ڕۆژانە لە دارستان و پاوانەکانی سنووری پارێزگای سلێمانی بە تایبەت هەکار ئاگرەکەوێتەوە وە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی ژەڵن کە بۆی ڕێی لێ بگرین بۆی نێڵن لەو زنجیرە ئاگرکەوتنانە تەشەنە بکات پێویستیان بە ئامێری ئاگرکوژانەوەی تایبەت هەیە. دەگوترێت چونکە زۆربەی ئاگرەکانی ئەمساڵ لە شوێنە شاخاوی و سەختەکاندا کەوتونەتەوە تا ئێستاش 3 کەس بە تۆمەتی دەست هەبوون لە کەوتنی ئاگرەکانی ئەمساڵ دەستگیر کراون یعنی هەندێک ڕووداوی سروشتی هەیە بەدەست مرۆڤ نییە دەکرێت تۆ سەرەتا بتەوێ ئامادەکاری بۆ بکەی بۆ ئەوی ڕێگری لە هەندێک ڕووداوی سروشتی بکەی بەڵام داخە گەورەکە ئەوەیە کاتێک هەندێک مرۆڤی ناوشیار لەگەڵ ڕێزم هەیە دەستی هەیە لە تێکدانی ئەو سروشتە جوانە ئەو بابەتە ژینگەیانەی کە خوددا بۆ ئێمە لە کوردستان فراهم کردووە مرۆڤێک بێ زۆر بێویژدانانە بێڕەحمانە دەستی هەبێت ئاگر لەم سروشتە جوانە بەردەدات بەداخەوە. کەم ڕۆژ هەیە بڵێسەی ئاگر ناوچەیەکی پارێزگای سلێمانی نەگرێتەوە. ئاگرەکان زیانی زۆری بە سروشتی دارستانەکان گەیاندووە. لەگەڵ هاتنی وەرزی هاوین هەندێک لە دارستانە دەستکردەکان ئاگر بڕیان بۆ دروست کراوە بەڵام لەبەرەوەی هاوڵاتیان هاوکار نین و ئامێری تایبەت بە ئاگر کوژانەوەش کەمە نەتوانراوە بەر بەو ئاگرە زۆرە بگیرێت کە ئەم ساڵ دارستانەکانی سلێمانی گیرۆدە کردووە. گرفتەکە لە لای ئێمە چییە کە وەکو ئاگرەکە ئەکەوێتەوە پوشەکە زۆرە توانای کۆنتترۆلکردن کەمە توانای کۆنتترۆلکردن بەهۆی چیەوە بەهۆی نەبوونی ڕێگەی پێویستە بۆ نێو دارستانەکان نەبوونی ئاگر بڕە بۆ نێو دارستانەکان من بەجاناتوان ڕاگەیان کە ئێمە لیژنەیەکمان نەبوو بۆی کە بزانین چی بکەین بۆ ئاگر بڕی ئەو ناو دارستان سروشتیانە بەڵام لیژنەکە هاتەوە دەرەنجامی خۆی هێنایە وەڵێ ڕووبەرەکان ئەوە بەرفراوانن کە ئێمە ناتوانین هەموو بودجێ حکومەتی بۆ بێنی ناتوانین ئاگر بڕی بکەین.
تا ئێستا 3 کەس بە تۆمەتی هۆکاری ئاگرەکانی ئەم ساڵی سلێمانی دەستگیر کراون. ڕێکخراوەکانی ژینگە دۆستی بە پێویستی دەزانن هەمووان هاوکار بن لە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی لە ناوچە گەشتیاریەکاندا، چونکە پێیان وایە ئەرکی سەرەکی پاراستنی ژینگەیە و ناوچانە بەشێکی گرنگی لە ئەستۆی هاوڵاتیاندایە. بە میلیارەها دۆلار زیانی داوە خۆی ساڕم بێ خەڵک بڵێ ئەو دارێکە و سووتە کەکە ئەو دارە 100 ساڵە دارمان هەیە لێ دراوە، یعنی ئێمە دارستانی دەستکردمان هەیە، ئەم دارە کولفە بووە لەسەر حکومەت، کولفە بووە لەسەر خەڵک، خۆم دارە هەروە بە ئاسانی ناتۆتە بەرەم، داریشە بۆ خۆڕسک بووە 100 ساڵە هەیە، یعنی ژیاوە، یعنی تۆ ئێسا بێیتەوە جارێکی تر ئەو ناوچانە سۆزکەیتەوە بە میلیارها دۆلارێوێ هەر سەوزیش ناکرێتەوە، بەچی سەوزەکرێتەوە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی ئەم ساڵ لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 5,000 دۆنم زەوی بەهۆی ئاگرەوە سوتاون کە هەزارەها داری سروشتی و دەستکردی تێدا بووە کە ئەمەش زیانی زۆر بە سروشتی ئەو شوێنانە دەگەیەنێت. سەوزکردنەوەی جیالەوەی چەندەها ساڵی پێویستە کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر تەندروستی هاوڵاتیان دەبێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. کوردستان لە هەموو ڕوویەکەوە ئێستا دەستپێشخەری هەیە، پێشەنگی هەیە، بە تایبەت گەنجەکانمان لە زۆر بەی بوارەکانیانی سوچێک نەماوەتەوە لە جیهانە کە یاخود پێشکەوتنی تیاڕوویدا بێ گەنجی ئەمە پێی پێ نەبات. ئێستاش گەنجێکی پێشەنگ لە بزنس و خزمەتگوزاری تەکنەلۆژیای گەشتکردن هەیە کە میوانی ئەمەیە ئەمڕۆ ئەم گەنجە بەهرەمەندە ئوسامە خۆشناوە کە خاوەنی بزنسە بزانین چی کردووە. بە خێراتی کاک ئوسامە. کاک ئوسامە بەخێر بێ، بەیانیت باش، وەسفەکی جوانی کرد هاژە، هەم ئیتەواوی گەنجانی کوردستان گەنجی زۆر بەتوانە و بە سەلیقەمانەیە ئێستا لە هەموو بابەتێک دەتوانن شوێن پەنجیان بەڕاستی دیار بێ. ئەمەش بیرۆکەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێشە کاتێک کەسانێک دایانەوێت گەشت بکەن، ئەو کەسانێک کە زمانی دووەم و سێم نەزانن ڕەنگە کێشیان هەبێت لە کڕینی تکت، حجزکردنی ئۆتێل، ئێستا بیرۆکەکەی تۆ بەم شێوەیە ئەپلیکیشنێک کە دروست کردووە بە زمانی کوردی. بیرۆکەکە چۆن سەری هەڵدا؟ زۆر سپاس، خۆشحاڵم لە بەیانی بیستوسارم. ڕاستی من نزیکەی 7 ساڵ دەبێت لە دەرەوە ژیاوم، ینی هەم بەهۆی خوێندن هەم وەکو ژیان ئەوانە. لە ماوەی 7 ساڵاش زۆر گەشتم کردووە و ڕۆشت مەسەرم بە وڵاتانی تر ئەوانە. زۆربەی ئەو گەشتانە زیاتر لە ڕێگەی فڕۆکە بووە. تۆ کە لە وڵاتێکی دەرەوە ژیان بێگومان ینی کۆمەڵە تەکنۆلۆژیایەکەیە کە تازە بڵاو بۆتەوە لە وڵاتانە ناسیاری پێی پێبی و پشتی پێبستی بۆ گەشتکردن. یەک لەوانە مەسەلەن ئەپلیکیشن یان پلاتفۆرمێک بووە کە تۆ بتوانین لە ڕێوە بە ئۆنلاین بە کرێدیت کارت بە شێوازی تر پارە بدەی و گەشت بکەیت. کە هاتمەوە گەڕامۆن نزیکەی ساڵێک زیاتر بەر لە ئێستاکە سیرم کرد تەکنۆلۆژیای لای خۆمان نییە بەداخەوە. خەڵکی ئەمەش تا ئێستا کە لە شێوەی ترادیشناڵ یان شێوەی کۆن پشت بە ئۆفیسەکان و پشت بە کۆمەڵە شتێک دەبەستێت کە خەڵکێکی زۆر لە مەسەلەن 10 ساڵ زیاترە پشت پشتانە نابەستێ. ئیتر بیرۆکەی ئەوم بۆ هات باشە بۆ ئێمەش وەکو کورد وەکو خەڵکی خۆمان ئەپلیکیشنێکمان نەبێت کە خەڵکی ئێمە لە ڕێوە بتوانێت هەم کات و ساتی گەشتەکان و نرخەکان و ئەم شتانە کە لە کاتێک دەبۆ نمونە 15 زیاتر تا نیو ساعتی پێدەچێت تا بزانێت لە ماوەی چەند ترکەیەک بزانێت. بێزگەلەوەش کۆمەڵە تایبەتمەندێکی تر هەیە، تۆ بۆ نمونە زۆر جار دەتەوێت گەشت بکەی ناتەوێت کەسی تر بزانێ یان خصوصیاتێکی خۆت هەیە. ئەم ئەپلیکیشنە ڕێت بەوە دەدا کە مەسەلەن تۆ کاتەکانی گەشتەکەت پلانەکانت هەمووی لە ڕێوە دابین بکەیت. بیرۆکەلەوە سەری هەڵداوە بۆ سەرەتا پشتیوان بەخواش تا ئێستاکەت لە قۆناغەشی زۆر باشدایە و گەیشتە ئەنجامەی کە چاوەڕێمان دەکرێت. باشە سەرکەوتوو بن. مادەم ئەپلیکیشنەکە ئەوەندە لە خزمەت مرۆڤایەتیە کۆمەڵگای کوردیە کەواتە ناوی ئەپلیکیشنەکە چیا و چۆن بەکارهێنرێت تا ئێستا بەکارهێنەران و خەڵکی ئێمە ئاشنا بووە بە بەکارهێنانی یاخود زیاتر پشت بە بووکینە بەستن یاخود حجزکردنی هۆتێل و تکتی فڕۆکە و بەمانە بەستن کە لە ڕێی وەبسایت و سایتەکانی دەرەوەیە. بەڵێ زیاتر کاک هەکار ئاماژەی پێدەیانی کەسێک کە زمانی دووەم و سێم نەزانێت تۆزێ ئەستەمە شارەزای ئەم دنیا بێ. بۆیە بیرۆکەی سەرەتا لەوە دەستی پێکرد کە بە زمانی کوردی بێ و ناوێکی کوردیشی هەبێ. چکە زۆر جار ئێمە تەنانەت ئەگەر
چەند تەکنۆلۆژیا شتیش کە دێتن لای خۆمان دروست دەبێتن بەداخەوە زۆر جار ناوێکی مۆرکێکی بیانی لێرن ڕاستە بەڵام من بیرمان کردەوە کە هەم کوردی بێ و هەم لەگەڵ ئەوش بگونجێ بۆ نمونە زۆر وشەی کوردی زۆر جوانمان هەیە کە من بتوانین ناوە ئەپلیکیشنەکانمان بدەین بۆ نمونە لە زۆر وڵاتی دەوروبەر ئەوانەی تر کە زۆر جار خۆیان پێشکەوتنێکی تەکنۆلۆژیایی دەکەن ناویش مەسەر ناوێکی زمانی خۆیان لێ دەنێن ینی بۆ ئێمە جوانە بین بۆیە بیرمانەوە کردەوە ئەپلیکیشنەکە وەم پلاتفۆرمەکە بەگشتی ناوی فرینە هەر بە فرین جوانە سەرنجڕاکێشە ناوەکە ڕاستە زۆر باشە دەست خۆش بێ باشە ئێوە تەنیا خۆت خاوەنی بیرۆکەکە یان چەند کەسێکن بێکەوە ئیشتێدا دەکەن ئایا تا ئێستا ئەمە بووەتە بابەتێکی کردداری ینی کەسانێک هەیە لە ڕێگەم ئەپلیکیشنە ئوتێلی حەجز کرد بێ تکتی فڕۆکەی بڕی بێ تەنیا بیرۆکەیە خۆی لە ڕووی تەکنیشەکەیان تەبعاً ئیشێکی ئاسان نییە و ئێمە ناچاری مەسەلەن زۆر تەکنۆلۆژیای ئەم وڵاتی مەسەلەن ئێمە هەم کوردستان هەم عێراقیش بەگشتی لە ئاستێکی وانەیە کە زۆر پشتی بێبەسترێ مەسەلەن تا ئێستاکە بۆیە ناچار زۆر لە مەوزوعی تەکنۆلۆژیەکە پشتمان بە چەند کۆمپانیایەکی جیهانی بەستووە بۆ دابینکردنی چەند سیستەمێک مەسەلەن لە پلاتفۆرمەکە جێبەجێ بکرێتن بەڵام ڕووکارەکەی ئەپلیکیشنەکە ئەوەی پلاتفۆرمەکە بەگشتی هەم خۆمانەی هەم کوردیە بۆ نمونە بیرۆکە تەبعاً بیدایەتی لە خۆمە دەستی پێ کرد و ئێمە تەنهانین سێ چوار برادری ترمان لەگەڵا ینی برادری نزیکی خۆم کە نزیکەی ساڵێک زیاترە ئیشی دەسە دەکەین بە بەردەوامی مەسەلەن کاک بەشدار کاک سەفوان کاک عەلی ینی کۆمەڵە کەسێکین هەم ئەوەی کە ئێمە کردومانە تقریباً زۆری تریش پێگومان بێت ئەم تەنهاوە ناوەم لەبیرە ئێستاکە ئاسان نەبووە بەڵام بە ماوەیەکی ئەوەی کە چاوەڕێ دەکرا گەیشتنەوە ئەنجامە باشە هەکار تۆ زۆرجار سەفەرەکەی پێشوەخت ئەگەڕی بۆ نمونە چەند مانگێک پێشەوەی کە بتێ بزانی تکتێک هەرزانە یان ڕاستە و خۆ کاتی سەفەرەکە دێت هەردوو حاڵەت هەبوو ئاژە هەندێک جار چونکە تو ئامادەکاریت کردووە مۆڵەتی خۆت وەرگرتووە لە دەوام هەموو ئەو بابەتانە زووتر بە دوای حجزکردنی تکت دەگەڕی وایە هتێل زام لە ئاپلیکیشنەکە من ئەگەڕێم بۆ نموناڵە بۆ مانگی سەی داهاتوو تکتی ئەو وڵاتە هەیە بە سعرێکی هەرزان ئەمە لەوێت بەردەستە بێت بێگومان خۆی هەموو کۆمپانیایکی هێڵی ئاسمانی لە جیهاندا دایمەن جەدوەلێکی هەیە بۆ ئەم ساڵێک کە گەشتەکانی بۆ شوێنێ دەکا و لە سەر مانگەی دەیکاتن ئەم جەدوەلە لە ڕێی سیستەمێکی تایبەتەوە کۆکراوەتەوە هی هەموو هێڵە ئاسمانیەکان و بە ئۆنلاین کراوە با بڵێن بۆ نمونە لە هەمان کاتە ریل تایم هەیە ینی لەم کاتێک کە تۆ چێکی تیکێتێکەکەی لە سیستەمەکەدا هەمان کەس ئەگەر مەسەلەن تیکێتەکە لەو ئەمریکا لە هەر وڵاتێشتر ببڕێ لای تۆ نامێنێ ینی ریل تایمە یەک لە تایبەتمەندیەکانە ئەوە بۆ نمونە تۆ دەتوانی دوو مانجی تر سیر کرد بزانە ئەو تیکێتەی ئەو گەشتێک کە دەتەوێت بیکەیت چ کاتێکە و چ کاتێک نییە یعنی ئەوە نییە زیاد بێ ینی ئۆڕێدی ئەو شتێکە هەیە موجودە لێوێندەر باش کاگوسامە وەک دەزانین زۆر جار تکت بڕین لە ڕێگەی کارتەوە دەبێت ماستەر کارتە ویزە کارتە هەموو ئەو کارتانەی دیکەی بانقیەکان کە هەیە بەکاری دێنین بەڵام لە هەرێمی کوردستان دەزانین ینی ئێستاش زۆرێک لە خەڵکی هەیە هەژماری بانکی نییە ینی واتە کارت بانکی نییە ئەگەر بیاوێ لای ئێوە مەسەلەن حجزی بکە چۆن دەتوانێت ئەمە بکە ئایا بە کاش دێ پارەکە دەدا یاخود ئێوەش هانی خەڵی دەدەن کە کارتبانکیان هەبێت پێمان وابوو ینی هەلک سەرتاوە کە کوردستان بەگشتی بەرەو قۆناغێشتە دەڕوا کە بە دیجیتالبوونی زۆربەی سێکتەرەکانە یەک لەوانە سێکتەری بانقیە و ئەوەی کە ئێمەش کردومانە ینی لە سەرتاوە گەشتبوون ببووی کە یەک لە مەسەلەن ئەو کارانەی کە سەرۆکی حکوومەتیش زۆر کاری لەسەر کردووە ینی باسی لێوە کردو بە دیجیتالبوونی بانقەکانە بە دیجیتالبوونی مەسەلەن وەرگرتنی سەلەری و کۆمەڵە شتێکە بۆیان پێمان وابوو کە کوردستان بەرەبەرە بەرە ئەو قۆناغە دەڕوە کە هەم سیستەمی بانقی هەم مەسەلەن سێکتەرەکانی تر بە دیجیتال دەبن بۆیە لەو قۆناغە ئێمە لەوانەیە لە ئێستادا تا ڕادەیەک لەوانەیە ڕێژەی دانیشتوانی ئێمە کەم بێ لە ڕووی کردنەوەی باشە بەڕێگەی فاست پێ ئەتوانن بەڵێ بێگومان بەڵێ ینی بێجگە لە فاست پێ کۆمەڵە شێوازێشتری پارەدان هەیە ئێستاکە ینی ئەوان سیستەمە نابانقیەکان با بڵێن فاست پێ ناسوڵەتە کۆمەڵێک لەو کۆمپانیانە لە هەمان کاتدا پێمان وایەوە خۆشمان بینیومانە لە ماوەی پێشوو کە خەڵکێکی زۆر ئێستاکە
حساب باقی دەکاتەوە چکە گەیشتە قۆناغێک ئەمە پشت بە مارکێتێکی تقریبان گلۆبال دەبەستین بۆ کڕینی هەتا سنجلوبەرێک یان کۆمەڵە شتێشتر. ڕاستە باشە کاگوسامە کاتێکە ساڵانە هایتێکس ئەنجامەدرێ لە جیهان کۆمەڵی گەنجی بەهرەمەند دەرەخرێن لە هایتێکس بەشدار بوون و سەرۆکی حکوومەتیش سەردانیش سەکۆی ئێوەی کرد چۆن هەڵسەنگاندنی کرد بۆ کارەکەتان؟ ڕاستی ئەمە هەر بڵاوکردنەوەی ئەپلیکیشنەکەشمان هەل لە یەکەم ڕۆژی هایتێکس بوو چکە یەکان ژیر و لەگەڵ ئەوە ڕاستی زۆری پێخۆش بوو یعنی کە شتەکەی بینی بە زمانی کوردیە و ینی ئێمە شاشەیەکماندانا و حتا لای تێکس لەوێت تاقی کردەوە شتەکانی بینی خۆی ئەوانە و کۆمەڵە پرسیارێکی لەسەرەوە کردی ئایا ینی سیستەمەکە نێودەوڵەتیە وتم بەڵێ نێودەوڵەتیە بۆ هەموو شوێنێ بتوانی و 24 کاتژمێر هەیە و شێوازەکانی پارەدانمان زۆرە ینی پرسیارەوە کرد کە بە شێوازی پارە بدرێ مەسەلەن ئێستاکەمان کە مەسەلەن سیستەمە باقیەکان جگەلەوە ئەو شێوازانی تری پارەدان کە ئێستاکە هەیە هەمووی تێدا مەوجودە یعنی زۆر خۆشحاڵ بوو بەوە تایبەت کە بە زمانی کوردی و بە کوردی کراوە. ئوسامە خۆشناو زۆر سپاس بۆ تۆ کە بەم بەیانی لەگەڵمان بووی بۆ هەموو کارێکی باش ئێمە دەستخۆشیمان هەیە و ئەم کارەی ئێوەش بەڕاستی یەکێکە لە کارە زۆر باشەکان بەتایبەت کە گەنجانی هەرێمی کوردستان دەبینن بەم شێوازە هەمومان پێویستە پێی دڵخۆش بین و ئێمەش لە کوردستان 24 بەردەوام دەرگامان بۆ ئەو بیرۆکە نوێیانە کرایەوە. سپاس بۆ سەرکەوتوو بن بە هیوای بەردەوامی خێر بن. سەلام. لە کاتی تووڕەبوون و دەروون گرژیدا کە بە خۆمان ئەڵێن عەسەبێت کۆمەڵێک گۆڕانکاری خراپ بەسەر جەستەیە کابێتە هۆکارێک بۆ دۆزینەوە تا ئەو گرژ و تووڕەبوونە لەسەر خۆمان کەم بکەینەوە و نەخشمان ئارام بکەینەوە. پزیشکان قسەیان هەیە لەسەرم بابەتە دەڵێن تووڕەبوون بۆ بەشەکانی جەستە خراپە و زیانی بۆ سیستمی بەرگری جەستە هەیە واتە مەناعەشت خراپ دەکات. لە کاتی تووڕەبووندا چی بەسەر تەندروستیماندا دێت؟ توێژەرانی دەروونناسی و پزیشکان ڕۆژ بە دوای ڕۆژ زانیاری زیاتریان دەست دەکەوێت لەسەر کاریگەریە مەترسیدارەکانی تووڕەبوون لەسەر تەندروستی جەستە. بەڵگە زانستیەکان دەڵێن لە کاتی هەر هەڵچوون و تووڕەبوونێک ئەگەری توشبوون بە جەڵتەی مێشک 8 هێندەی کاتە ئاساییەکان زیاتر دەبێت. توێژینەوەکانی پێشووتریش دەریان خست بوو تووڕەبوون ئەگەری توشبوون بە جەڵتەی مێشک و تێکچوونی ڕیتمی لێدانی دڵ زیاتر دەکات. بۆیە لە هەموو کاتێکدا هەڕەشەیە بۆ سەر تەندروستی. هەروەها تووڕەبوون دەبێتە هۆی زڕاندنی خەو و زۆرخۆری و کەمکردنەوەی کاریگەری هۆرمۆنی ئینسۆلین و ڕێگا بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە ئاسان دەکات. ڕێدفۆرد ویلیامز سەرۆکی بەشی پزیشکی هەڵسوکەوتزانی لە زانکۆی دیوک لە ویلایەتی کارۆلینای ئەمریکی دەڵێت تووڕەبوون بۆ هەموو بەشەکانی جەستە خراپە و سیستەمی بەرگری جەستە تێک دەشچێنێت و ئەگەرەکانی توشبوون بە جەڵتەی دڵ و مێشک بەرز دەکاتەوە. هەروەها لە کاتی تووڕەبووندا ڕژانی هۆرمۆنەکانی ئەدرینالین و کۆرتیزۆل بۆ ناوخوێن زیاد دەبێت ئەوەش دەبێتە هۆی زیادبوونی لێدانی دڵ و بەرزبوونەوەی فشاری خوێن و ئاستی شەکری خوێن. سکۆت ویتزلەر جێگری بەشی پزیشکی دەرونی لە ناوەندی پزیشکی مۆنتیفیۆر لە نیویۆرک دەڵێت تووڕەبوون هۆکاری نەخۆشیەکانی دڵ و بۆڕیەکانی خوێنە و ئەم نەخۆشیانەش هۆکاری یەکەمی مردنن لەم سەردەمەدا. لە بەرامبەردا هەموو ئەو کەسانەی کە لە هەڵسوکەوتی تووڕەبوون و توند و تیژی بەدورن سترێسیان کەمترە ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی فشاری خوێن، شەکرا، جەڵدەی دڵ، مێشک و قۆڵۆنیان کەمترە. لەسەرم بابەتە پێویستمان بۆ بوو کە کەسێکی پرۆفیسۆر و قسەزان و ڕووخۆشیش قسەمان بۆ بکاوی ژێمە میوانداری پرۆفیسۆر دکتۆر نەزار محەممەدمان کردووە کە پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیە دەرونیەکانە و لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمانە بێت. دکتۆر نەزار بەیانیت باش خۆشحاڵین لەگەڵمانی. دکتۆر بەیانیت باش چۆنی باسپایەکی لێ بکەین گەرمای ئەم بەیانیە بە تووڕەیی هێنایتێ ستۆدیۆیان ریلاکس بووی چونکە هەر گەرماکە ئەوە زۆرە لە بەیانیەوە تووڕەتەکە.
واللهی جارێ بەیانیتان باش و سپاس بۆ میوانداریەکە. گەرماکە ناخۆشە ڕاستەکەی، بۆیش خەڵک عادەتەن لە هاوینانە ئەبینی بە بەسیترین شێت هەڵەچێ، وەکو وەختی تر نییە، زستان تۆزێ باشترە، بەڵام لەخوا بەزیار بە من بە تووڕێی نهاتم باش بوو. زۆر باشە. دکتۆر نزار، کەسانێک هەنە لە دەوروبەری خۆمان ڕۆژانە ئێمە مامەڵەیان لەگەڵ دەکەین، وەک دەزانین تەبیعاتەکان جیاوازە، هەندێکیان زۆر بە خێرایی تووڕە دەبن، پێویستە ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین، بەردەوام نەرمیان بۆ بنوێنین، یاخود پێویست دەکە هەندێک جار ئێمەش بەرامبەریان بوەسین و پێیان بڵێن نەخێر. جا ئەگەر سیناریویەکی جوانت بۆ بێن بۆی وازح بێ لە بەردەم بینەری خۆشەویست، یعنی مەسەلەن تۆ ئەچی بۆ ناو بازار ئەم بەیانە، وەکو بەڕێزتان فەرمووتان دنیا گەرمە، ئەچی لەگەڵ دوکاندارێکە قسەیەکەی مەسەلەن مامەلەی شتێگەکەی، یا شخصێکە بینی لە بازارە بە سدفە ئەوە ڕوبەڕوو دێتەوە، ئەبینی بازێک کەسێ وەکو جەنابەت فەرمووت زۆر بە نەرمونیانی بەرەو پیرت دێ، بەڵام هیواش هەیە گرۆزە، گرژە، تووڕەیە، بە کوردی خۆمان ئەڵێن کەڵەکەکەی ئاو بردوێتی یا بەلەمەکەی ئاو بردوێتی. لێرە باشترین شتەوەیە تۆ بزانی بۆچێ ئەو کەسە وایە، خاصەتەن ئێستا لەم زەمانە هەمومانە بێ بزانین بەعزێ کەس هەیە پڕە، یعنی بڵێن کێشەی هەیە، لە ماڵەوە کێشەی هەبووە، لە شوێنی تر کێشەی هەبووە، هیوای تریش هەیە، مەسەلەن خاصەتەن گەنجەکان ئەبێ ئاگادار بین و ئەمیش بەڕاستی ئامۆژگاریەکە بۆ هەموو هاوڵاتیان کە ئێستا خۆدانزان مەسلەی مادەی بێهۆشکەر و ئەو شتانە زۆر لە ئارایە، زۆر جار تۆ کە قسە لەگەڵ یەکێکەکەی بە تووڕەیی جواب داتەوە ئەبێ حسابی ئەوەی بۆ بکەی کە ڕەنگە مەوادی بەکارهێنابێ بۆیەوە بە تووڕەیی وەڵامداتەوە. ئەمە هەمووی بیخینە ئەو لاوەمانە نەخۆش نین. طبعاً لە لایەکی کێشەوە ممکنە ئەو کەسە نەخۆشیەکی هەبێ، بە تایبەتی مەسەن نەخۆشیێکی جەستەیی هەبێ، وای لێکرد بێ کە وەکوڵەن بێزار بوو بێ لە حاڵی خۆی، بۆیە کە قسەی لەگەڵەکەی بە تووڕەیی جواب بداتەوە. اینجا بابێنە سەر بابەتەکەی خۆم کە ئەویشەوەیە کە ڕەنگە نەخۆشیێکی دەرونی هەبێت، یعنی ئەو کەسە ڕەنگە دڵڕاوکێ هەبێ، خەمۆکی هەبێ، یا نەخۆشیێکی تۆزێ لەوەی زیاتر هەبێ. لەبەرەوە یعنی تۆ ئەگەر لەگەڵ یەکێکە قسەت کرد و بینیت کە تووڕەیە لە وەڵامەکەی یا لە هەڵسو کەوتەکەی، ئەبێ شی بکەیتەوە لە مێشی خۆتا لێکی بدەیتەوە ئەم کەسە بۆچی تووڕەیە. طبعاً ئەگەر تۆش تووڕەدی بەرامبەرەکەی ئەوە ئیشەکە تێکەچێ و وەزعێکی خراپ ڕوەدا، بۆیە باشتر وایە تۆ خۆت ساردبی ئەو با بۆ خۆی تووڕە بێت. ئەو تووڕەوە باشە. دکتۆر زۆر جار کەسانێک هەن کە تووڕابن لە ناحەقیەک تووڕابن، بەڵام ئەوترێ و کەسانە زۆر کەسی دڵپاک و ڕاستگۆن. جا نازانم ئەمە ڕاستەیانە، من خۆم هەکار زۆر زوو تووڕابم، با لە خۆمەوە دەست پێ بکەم، خاڵی نەرێنی منە کە لێرەوە باسیەکەم وەڵام تووڕابم، بەڵام کاتێک تووڕابم کە ناحەقیەکی زۆر ببینم و لەگەڵەوەشدا زۆر زوو ئەچمەوە دۆخێکی ئاسایی، هەڵبەت ئەو شتانە تووڕەمەکە کە ناحەقیە یاخود ڕاست نین، ئەمانە هەرەچێتە ئەو چوارچێوەی کە تۆ باست کرد؟ بەڵێ سێرکە با تشبیهی بکەم بۆت وەکو گوریسێک پەتێک لە هەولێرەڵێن کندر وەکو کندرێک، ئەگەر تۆ ڕای بکێشی ئەو پەتە، ئەگەر تەحملی زۆر تیا هەبێ چەندێک ڕای بکێشی هیچی لێ نایە، بەڵام ئەگەر پەتەکە کۆن بێ ڕزی بێ بەڵێن ماوەیەکی زۆری بەسەر تێپەڕی بێ هەر ڕای بکێشی یەکسەر ئەبچڕێ ئەپسێ وەکۆڵێن لە هەولێر. اینجا مەقسەدم چییە؟ خەڵکەکان جیاوازن وەکو جەنابەت فەرمووت، بەعزە کەس هەیە قابلیەتی زۆرە، تەحملی زۆرە، بە تایبەتی ئەو کەسانن کە کەسێتەکەیان کەسێتێکی پێگەیشتووە، یعنی پێڵن ناوز بە عەرەبی، مەچور بە ئینگلیزی، یعنی کەسێتیە کە دنیای دیوە و تەحمل فێری تەحمل و سەبر بووە، یا بە شێوەیەک پەروەردە کراوە کە تەحملی ناخۆشی و تەنگانە بکە. بەڵام
بەرامبەر بەوە بەعزە کەس هەن کە سێتەکەیان زۆر لاوازە زۆر بە ئاسانی ئەتەقێنەوە و تەحملی تەنگانە و ناخۆشی ناکەن بە شێوەیەک پەروەردەکراون کە هەموو شتێکیان بۆ کراوە و چیان ویست بێ بۆیان کراوە لە کاتی خۆیان لەبەرەوە تەحملی ناخۆشی و با بڵێن تەنگانە ناکەن. ئەوە لایەک ئەوەی بەڕێزت باست کرد بازە کەسەیە خۆی پاکە خۆی ئینسانێکی ملتەزمە خۆی ئینسانێکە بڵین لار نییە ئەم لاولای نییە هەڵەکە لەوایە وا تەسەور دەکاوات وا دەزانێ کە ئەبێ هەموو کەسێکی جوابێ ئێدە خۆی وانە تۆ وایت ئینسانێکی باشی لار نیت ڕاستیت بەڵام شەرت نییە بەرامبەرەکەت وەکو تۆ بێ بۆیە ئەگەر ئەو بەلاری وەڵامی دایتەوە یان ڕفتارێکی پیشاندا کە لار بوو لە بەرچاوی تۆ مەفروض نییە بتەقیتەوە پیاە یا تووڕەبی لەبەرەوەی ئەو کەسە لارە لە هەڵسو کەوتی وابزانم لە من تێگەیشتی مەقسەدم چی زۆر دروستە یەکسەر خۆمم دۆزیەوە دکتۆر تەواوە سپاس باشە بەڕێز دکتۆر پرسیارێکی دیکە هەیە ئێستا لە سوشال میدیا زۆر جار هەموو مامە بەرچاومان دەکەوێت گرفت و کێشەی کۆمەڵایەتی زۆر بووە ینی لە کاتی شوفێریە زاوا و خەزورە لە کاتی چون بۆ بەنزیخانەیە لەگەڵ کرێکارەکان چێشخانە هەموو ئەمانە کێشە دروست دەبێت ینی دەبێتە هەتا وەکو حاڵەتی کوشتن هەندێک جار بینیومانە ڕۆیشتووە ینی ئایا ئەمە گرفتی دەرونیان هەیە یاخود بابەتێکی دیکە هەیە پاڵنەرە وا دەکا خەڵک زیاتر تووڕە بێ زووتر تووڕە بێ چییە هۆکارەکەی من هۆکارەکانت پێڵێم بەس شیکردنەوەیکی سیاسی بۆ ناکەم ئەمە شیکردنەوەیکی دەرونیە خۆتان نەزانن ئێستا خەڵک زۆر خەڵک هەیە تووڕەیە لەبەرەوەی یەکەم شت گەرمایە دووهەم شت کارەباکە بەدڵی ئەو نییە سێهەم شت بژێوی ژیانی بەو شێوەیە نییە ئێمە هەمومان بۆ نمونە 10 ساڵ لەمەوە پێش یا 9 ساڵ لەمەوە پێش یعنی پێش بڵێن کۆرۆنا و شەڕی داعش و پێش ئەو شتانە بە ئاستێکی ژیانی تایبەتی ئەژیاین تقریبا نەتوانم بڵێم ئەگەر بەراوردمان کرد بە خەڵکی وڵاتانی دەوروبەرمان شێوەیەکی مرەفەه بووین یعنی شێوەیەکی باش ئەژیاین ئێستا لەو ئاستا ناژیت طبعا زۆرت پێ ناخۆشە هەتا لەگەڵی ڕایەی پێ ئەچێت بۆیە ئەبینی بەسیترین شت لە ژیانی ڕۆژانەتا کە بە دڵی تۆ نییە کەواتە بە کوردی خۆمان پێڵێن سترێسەکانی ژیان یعنی بۆ نمونە حەزەکەی جلێکی جوان لەبەرکەی دەستەکەی بە باخەڵ تا بای ئەوەنەی تیانە کە ئەو جلەی کە تۆ دڵخواستە بیکڕی بتانی بیکڕی هەمان شت ئەو مستەوای ژیانی خواردنی خۆت و ماڵ و مناڵت لە ماڵەکەی خۆتا کە جاران ئەتوانی بیبەی بەڕێوە ماڵەکەت ئێستا وەکو جاران ناتوانانی ئەمە هەمووی سترس دروستەکە لە ناو ئینسانە بۆیە بەعزەجارێ بە بەسیترین شت یعنی یەکسەر هەڵە چیت و ئەتەقیتەوە ئەمە معناوە نییە خەڵک نەخۆشە خەڵک تۆزێک بێزاری تیا هەیە لەبەر ئەو زروفەی کە تایاژی ئەمە دکتۆر نزار پێ دوانیە هەندێک جار بیان و دیتنەوەی بۆ خۆت بۆ ئەوەی هەڵسو کەوتێکی تون ڕەوانە بکەیت ینی ئەمە بەشێکیان وەکووتت ڕەنگە گوزەران و بارودۆخی داراییان بەم شوێنێ هەندێک کەس ئێمە دەبینین لە تێری ئەمە دەکا ئەمەیان چی آخر خۆی هەردووکی خراپە بەعزەجارێ تێریەکەیش وا لە ئینسانەکە ئیتر مشکلەی نامێنێ نازانە چی بکە تێگەی بۆیە ئەتەقێتەوە یەک شتیکەیش هەیە حەزەکەم بیزانن یعنی بازە جار تۆ تووڕێیەکت تیا دروستە بێ لەبەر هۆکارێکی تایبەت بۆ نمونە بەڕێزت لەگەڵ مدیری کەناڵەکە تا شەڕێکتە بێ ناتوانی پیا هەڵشاخی ناتوانی لێ تووڕەبی هەرچەنە ممکن ئەو ئینسانێکی دیموکراتی بێ و قوبوڵی کارێت بەڵام هەرچۆنە بێت تۆ ئەدەبیە نایکەی ئەچیتەوە ماڵەوە لەگەڵ کێ تووڕەبی بە بەسیترین شت ئەگەر خواردنەکە بە دڵی تۆ نەبێ ئەتەقیتەوە بەسەر خێزانەکەت یا لە مناڵەکە تووڕەبی چونکە بەوە وێری چونکە ئەو نازت هەڵەگرێ وەڵای دکتۆر ئێمە لێرەوە بابیڵین مدیری کەناڵەکەمان ئەوەندە لە سەرخۆیە ئەگەر هەمووشمان شەڕی پێ بفرۆشین ئەگەر هەمووشمان تووڕە بین بڕوا ناکەمەوە هیچ تووڕە بێ لێمان ئەوەندە باشەکەواتە هیچ لە ئێمە بیانویەوە ناگرین کە بڵین لە دەوام مدیرەکە تووڕی کردوین ناتوانینەوە بیانەوە بگرین
من وەکو نمونەیەک هێنامەوە بۆی خەڵک لە من تێبگا ئەگینامە بەستم بزڵبت ئێوە نەبوو ئەمە پێڵەن تعبیری مەجازی تێگەیشتین لە نمونونەکە دەستت خۆش بی کاک دکتۆر. باشە دکتۆر زۆر جار با زۆر ڕاشکاوانە بیڵم خانمان مانگانە کاتێک کە پریۆدە بن ئەچنە سووری مانگانەوە کێشە دەرونیەکانیان زیاکات یاخود هەڵچوونە دەرونیەکانیان زیاکات ئەمە لە دەسەڵاتی خۆی نییە وەکو ئێوەش ئاماژەتان پێکردووە تێکچوونی هۆرمۆنەکانێتی یاخود ئەمە یاخود گۆڕانکاری جەستەیەتی ئەمە تا چەند ڕێگە پێدراوە یاخود دەبێت دەوروبەرەکەی چۆن مڕاعاتی بکات. اینجا طبعا ئەمە ئەنواعی هەیە نوعێکیان ئەوەی کە بەڕێزت وتت هەموو ئافرەتێک طبعا لە تەمەنێکی تایبەتە سووری ماگانەی ئەبێت لە کاتی سووری ماگانە کۆمەڵێک گۆڕانکاری جەستەیی ڕووەدا گۆڕانکاریەکان لە ئەنجامی گۆڕینی هۆرمۆنەکانە ئیتر تەسیر لەسەر جەستەیەدا لەسەر سنگی لەسەر خۆ دەزانی ئازاری ڕەحم و ئەم ناوەشتانە دروستە بێ ئەمە وا لە ئینسانەکە وا لە ئافرەتەکانەکە تەحمولیان کەمتر بێ هەڵچوونیان تیابێ مەزاجیان جیاوازە بێ اینجا ئەگەر بەرامبەرەکەی شخصێکی تێگەشتوو نەبێت یعنی لەم شتانە تێنەگات تەقدیری ئەم وەزعانەکە بای ئەوەنەی تیانە بێت ناڵێم سەقافەتی تیانە بێت چونکە بەعزی جارێ ئینسان خوێنەواریش نییە مستەقفش نییە بەڵام لە ژیان تێگا لە مستەقفێک زیاتر ئەگەر ئەوانەی تیابێ و بتوانێت وەزعەکە تێبگا ئەوە هیچ کێشەی نابێ ئەو ئافرەتە چەند ڕۆژێکە تێپەڕێ و تەبیعیە بێتەوە بەڵام حاڵەتێک هەیە پێڵەن پریمۆنسترۆل دیسفۆریک دیسۆردەر ئەمە نەخۆشیەکی دەرونیە گۆڕانکاریەکان ئەوەنە زۆرە بن ئیتر ئەو ئافرەتە لە پێش هاتنی سووری ماگانەکە یا لە کاتی سووری ماگانەکە زۆر تووڕە بێ هیچ تەحملێکی نامێنێ ممکنە کۆمەڵێک هەڵە بکە ممکنە کۆمەڵێک تەجاوز بکە حتا بەعزی جارێ ئەگاتە ئەوەی کە تاوان بکە ئەوە لەو حاڵەتە طبعا نەخۆشە و بێ حسابی نەخۆشی بۆ بکرێ و من یەتە بیرم ساڵی هەشتاویەک ئەو کاتێک کە تەدریب مەکرد لە بەریتانیا حاڵەتێک هەبوو ئافرەتێک زەلامێکی کوشت شخصێکی کوشت محامەکەی ئەوەنە زیرەک بوو ئەوەی بەکارهێنا وەکو دیفاعێک تەمان ئەمە ئیجازە نییە بۆ ئافرەتەکان بۆی بچن تونتیژی بنوێنن بەڵام وەکو دیفاعێک بەکاری هێنا حکومەکەی زۆر تەخفیف بۆ حکمی قاتیلیان بۆ نەکرد لە ئەنجامی ئەو تاوانەی کە کردوێتی بەهۆی ئەوەی وتیان ئەم حاڵەتەی هەبووە کە لە کاتی یا پێش سۆری ماگانە تووشی ئەو نەخۆشیە بوو. باشە دکتۆر نزار ئێستا ئەم هەموو با بڵێن تووڕەیی و گرژی و هەموو ئەو بابەتانە دەبینین زۆرجار چۆن بتوانین منداڵەکانمان بە شێوەیەکی باش دوور لە توندوتیژی پەروەردە بکەین کەسانی تووڕە نەبن کەسانی ئارام و لەسەرخۆ بن چی بکەین باشە؟ بەڵێ طبعا بابەتی مناڵ زۆر جیاوازە لە بابەتی گەورە مناڵ ئەتوانم بڵێم سێ قۆناغی هەیە قۆناغێکی پێڵێن ریتابڵەتی واتە با ناوی بنێن گرۆزی لە هەولێرڵێن بە بیانگە بیان وەگرێ با بڵێن بە عەرەبی ئەڵێن نەحس دوای ئەوە ئەبێ بە ئەنگەر واتە تووڕەبوون یعنی قۆناغێکی تر ئەوەیە کە تووڕە دەبێ منداڵەکە قۆناغێکی دوای ئەوە شەڕانگێزیە اینجا لەبەرەوە سایکۆلۆژیای مناڵ جیاوازە لەگەڵ هینی گەورە ئەو گرۆزی و ئەو با بڵێن تووڕەبوونەی کە هەیەی زۆر جار لە ئەنجامی شێوازی پەروەردەکردنی مناڵەکەیە جاری واش هەیە هەر چۆن ئەڵێن لە بیلاد لە شەریکەوە خوای گەورە کە دروستی کردووە ئەبینی بەعزێ مناڵ هێمن و لەسەر خۆیە بەعزێ مناڵ تووڕەیە هەر لە بنیەتیا لە بوونیە ئاوایە اینجا ئەوە ئەبێ بزانین چۆن هەڵسوکەوتیان لەگەڵا بکەین بۆیە ئەبینی لە ماڵێکە مناڵێک هێمن و لەسەر خۆیە مناڵێک تووڕەیە لەبەرەوەی بنیەتەکەی وایە بێجگە لە ئەوە ژینگە ئەو شوێنەی کە مناڵەکە تایە پەروەردە دەکرێت واتە ماڵەکەی ئەگەر مناڵەکە لە ماڵێکا بێ 24 سعات ژن و مێرد تووڕە بن 24 سعات لەگەڵ ماڵەکە زوران و لەگەڵ دراوسێ شەڕ و ناخۆشی و ئەمنۆ عشتانەیان هەبێ لە باتی بەیانی باش لە یەکتری جنێو بە یەکتری بن طبعا ئەو مناڵەیش بڵێن نامرتاحە یعنی ئاسوودە نییە
وەکو سەیری کە سوکارەکەیەکە و ئەویش بەو شێوەیە ڕفتارەکە ئەمە حاڵەتێکی ترە حاڵەتێکی تر کەلتورە یعنی ئەبینی بەعزێگەڕێک لە ناو بەعزێگەڕەکە شەڕ شتێکی ئەتیادیە شەڕانگێزی یا تووڕەبوون یا گرۆزی لە بینی مناڵەکانە مناڵانی گەڕک شتێکی ئەتیادیە بۆیە مناڵەکە کەیەتە ماڵەوەیش ئاوە ئەنوێنێ اینجا بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین طبعا زۆر گرنگە دایک و باوک درک بەوە بکەن بزانن طبیعەتی ئەم مناڵە چۆنە دوای ئەوە بزانن بۆچی وای لێ هاتووە ئایا شێوازی پەروەردەکەیان هەڵەیە بۆ ئەوەی ڕاستی کەنەوە و ئایا وای بە خێویان کردووە کە هەرچیەکی بوێ بۆی کرابێ طبعا دوایی وردە کە گەورە بێ مناڵەکە داواکاریەکانی لە دەسەڵاتی دایک و باوکە نابێ ئیتر ئەو مناڵە دایم تووڕابێ و قاچە کوتێ بە عەرزا و داوای بەعزشتی نامەعقولەکە ئەوش خاڵێکی ترە دوایی مناڵەکە کە گەورە ئەبێ خاصەتەن لەم زەمانە من بیستومە ئەڵێن ئیستا لە هەنێ مەکتەب هەیە مەکتەبی ابتیدایی و متەوەستا ئەوەی کە پێڵێن بنەڕەتی مادە هەیە مادەی هۆشبەر هەیە کە ئەیەن بە یەکتری و تعاملی پێەکەن لە بینی خۆیانە زۆر لە دایک و باوک هەیە بێ ئاگاداری ئەوە بن جاری وا هەیە دایک و باوک ئەوەی بە خەیاڵیانانەیە ئەو بابەتەیە کەچی بە حقیقت مناڵەکە ئەو شتە بەکارهێنێ ئیتریا لە ڕەفیقەکانی وەریگرتووە یا ئینسانی خراپ فێری دکتۆر زۆر جاریش مناڵ ئەوەی کە پێ ئەڵێ ئەوە وەرناگرێت بگرا بە پێچوانەوە ئەوەی کە تو ئەیکەیت ئەوە ئابینێ بۆیە بە ینی وەکو خۆشت ئەڵێ ڕفتاری دایک و باوکەکە باش بێ ئەوەی دی هەر ئۆڕێدی خۆی منداڵەکە باش دەرەچێ ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین دکتۆرم بەیانە لەگەڵ ئێمە بووی لا پرۆگرامەکەمان بەشدار بووی سپاس بۆ ئەو ڕێنماییە جوانانت بۆ قسە خۆشەکانیشت زۆر سپاس زۆر بابەتەکی دیکە هەیە بابەتی سەرەتا باسمان کرد گەرمایە ئیتر ئاگرکەوتنەوە ئەو بابەت بڵین ئاگرەبارێ چی دەبێت ئاگرە بارێوانە زۆر جارەوترێ خەڵگەونی گەرمان لە گەرمان دەڵێ ئاگرە هەست دەکەی لەوە نزیکە لە پاش دوو ڕۆژ ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ناوچەی مەریوان کە سووتانی دەیان هێکتار دارستان و لە وەڕگەی لێکەوتەوە ئاگرەکە بە هەوڵی ژینگە پارێزان و دانیشتوانی ناوچەکە کۆنتترۆل کرا ژینگە پارێزان ئەڵێن کە ئەم ئاگرەیە داری سەدان ساڵی لەناو بردووە و زیانێکی زۆری بە ژینگەی کوردستانیش گەیاندووە کاتێک کە دارێک ئەسووتەیە بە ڕۆژێگە سووتەوە بێتەوە بە خەڵوس بەس وەکو ژینگە پارێزانی شەڵێن ئێمە ژەزانین کە 100 ساڵیەوێت تا بەو شوێ بڕوێتەوە جا هەر دارێکیش بەبیری بێنەوە چەندێک ئۆکسسیجین بۆ ئێمە دابینەکە ئەوە بڕوا ناکەم کەس بوێریەوەی هەبێت ئەگەر بچووکترین زیانیشی پێ بگەنێ بەداخەوە بەڵام تر هاوینی لێت ئەم ڕووداوە زۆرە بێت لە پاش زیاتر لە 2 شەو ڕۆژ سووتانی بەردەوامی دارستانەکانی مەریوان بە هەوڵی خۆبەخشانەی چالاکانی ژینگە پارێز و خەڵکی ناوچەکە لە ماوەی 48 کات ژمێری ڕابردوودا ئاگرەکە کۆنتترۆل کرا ئێستاش جاربەجار لەلایەکەوە ئاگرەکە سەر هەڵدەداتەوە بەڵام ژینگە پارێزان چاودێری دۆخەکە دەکەن و ڕێگا نادەن ئاگرەکە پەرە بستێنێت بەداخەوە ڕێژە و ڕووبەری سووتانەکان یەکجار زۆر بوو ئیمساڵ چەندین ئاگری گەورەمان هەبوو لە منتەقا کە نمونەی ئاگری ئەم 3-4 ڕۆژ پێشی ساوا و کانی میران و باش بەردەڕەشە و تێلە و سەڵەسی و سێف بوو کە زیاتر لە 100 هکتاری دارستانی ناوچەکەی سووتاند و لەواقع خسیە بەر ئەو شەپۆلی کاولکاریە کە ئەتوانم بڵێم یەکێک لە باشترین ناوچەکانمان تووشی ئەو موسیبەتە بووە کە داری 100 ساڵەمان لەوێ سووتێنراوە ئاگری ئەم جارە پارکی شنە هەردی خەلیفە کانی میران کانی پەلک و گوندی بێڵەی گرتووەتەوە ئەو ناوچانە لە ساڵانی ڕابردوودا هیچ کات ئاگریان لێ نەکەوتوێتەوە و ژینگە پارێزان تا ئێستاش نازانن هۆکاری ئەم ئاگرە چی بووە لە هەندێک شوێن ئاگرەکە لە گوندەکان و چێلگە و باخی گوندنشینانیش نزیک ببووەوە لە دێر کۆنەوە ئەم هەردەیە ئەمە بۆ ئاور بۆ خۆگەرمۆکردنەوە بۆ بژێوی ژیان بۆ هەموو شتێ قازانجی بوو
ئیسێش یەک دەفع ئاوری تێبەر بۆ زۆر بەلەمان ناڕەحەت وەڵێ متەئەسفانە نەهادێکی خاز نییە یانێ کۆمەکی ئەم خەڵکە کە شت خاتە ئەختیارە بە خەڵکە ئێمە ئەڕۆن کاکە بە دووچڵ دارەوە یا بە چنگڵەیەک و چیکە لێوانە خۆلاسە شتێکمان گەرەکە کە عالە شتێکی ئاوە حادسەیەکی ئاوایە کۆمەکمان کە دێتە نزیکی تەختایش زەنگێن بۆ ئازاد نیشانی ئەسڵ هەر جواب نادۆژە کاری ئێمەنی هەموو ساڵێ لەگەڵ هاتنی وەرزی گەرما لە ڕۆژهەڵاتی کوردستان دارستانەکانی زاگرۆس لە دەیان شوێنەوە ئاگر دەگرن هێشتا دیار نییە ئاخۆ ئەم ئاگرکەوتنەوانە دەستیان لە پشتە یا هۆکارەکەی هەر تەنیا گەرما و وشکە ساڵیە بەڵام ئەوەی لەم نێوەدا لە خەمی ژینگەی کوردستاندایە و هەوڵ بۆ کوژانەوەی ئاگرەکە دەدات هەر خەڵکی کوردستان و ژینگە پارێزانی ناوچەکەن کامیل بۆکانی کوردستان 24 باسەکانمان هەمووی لە هەرێمی کوردستان نییە بێگومان هەر پارچەیەکی دیکەی کوردستان بە خاچی خۆمان بە ماڵی خۆمانی دەزانین بۆیە دەمانوێت لەو شوێنانش بابەتمان هەبێ وەکەوەی کە عەبدولوهاب سەمۆ هەیە خەڵکی وانی باکووری کوردستانە 30 ساڵە هەنگەوانە دەیەوێت هەنگوینی وان بە جیهان بناسێنێت و لەم سۆنگۆیشەوە ڕێگایەکی سەیری دۆزیوەتەوە ڕێگایەکەش بۆ ئەوەیە کە زیاتر خۆی دەربخا و خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێ وایە ڕێگاکەشیەوە بووە کە شکاندنی ژمارەی پێوانەییە لە ڕێگەی داپۆشینی جەستەی خۆی بەچی بە 65 کیلۆمێش هەنگ کە تا ئێستا توانیوێتی بگاتە 6 کیلۆ و داواشەکەت هاوکاری بن و پاڵپشتی بکەن بۆی کە ناوی خۆی و وانیش بباتە نێو کتێبی گێنسەوە پار بوویا پێرار بوو ئەنجلینا جولیش ئەکتەری بەناوبان ئەویش چالاکێکی زۆر سەرنجڕاکێشی کرد هەڵبەتەوەی ئەو بۆ ڕاکێشانی ئەوە نەبوو بڵین فرۆشی زیاتر نەبوو ڕاستە بەڵام ئەو بۆ ئەو بوو کە پەیامێ بگەێنێ بە مرۆڤایەتی ئەبێ پارێزگاری لە هەنگەکان بکەین بۆیە ئەم هاوڵاتیەش هەمان یاخو بڵێن ئەگەر هەردوو بۆچوونەکەی هەیەیان ئامانجی هەیە هەم ناوی خۆی و شارەکەی بخاتە کتێبی گێنسەوە هەمیش بتوانێت ڕێژەی فرۆشی زیاتر بکات. چەند هەنگاوێکی کەمی ماوە بۆ ئەوەی ناوی بچێتە نێو کتێبی گینز. ئەو دەیەوێت کێشی کۆی گشتی ئەو هەنگانەی جەستەی داپۆشیون بیگەێنێتە 65 کیلۆ کە ئەمەش کۆدی پارێزگایوانی باکووری کوردستانە. عەبدولوهاب سەمۆ خەڵکی وانە و 30 ساڵە هەنگەوانە نازناوی پیاوی هەنگی پێبەخشراوە چونکە هاوڕێ هەنگە و دەڵێت پەیوەندیەکی تایبەتی لەگەڵ هەنگەکان هەیە. بە سەدان هەزار هەنگی کۆ کردووەتەوە لە پێناو ئاماژەدان بە هەنگوینی سروشتی و لەو ڕێگەیەشەوە دەیەوێت ناوی بچێتە نێو کتێبی گینزەوە تا ئێستا توانیوێتی 60 کیلۆ هەنگ بەجەستەی داپۆشێت. دەمەوێت بەقەت ژمارەی تابلۆی وان واتە 65 کیلۆ هەنگ لەسەر جەستەم هەڵبگرم و ژمارەی پێوانەی تۆمار بکەم. ئەمە تەنیا بە هەوڵەکانی من نابێت و پێویستیم بە هاوکاری هەیە. هەنگاوێکی زۆر کەمم ماوە بۆ ئەوەی بگەم بە ئامانجەکەم. کاتێک لە ئینتەرنێت بە دوای لێکۆڵینەوەکانی تایبەت بە هەنگاوانی دەگەڕێت راپۆرتێک دەخوێنێتەوە تێیدا ئاماژە بە شکاندنی ژمارەی پێوانەی دەکات لەبارەی کۆکردنەوەی زۆرترین هەنگ لەسەر جەستە. لەو ساتەوە بۆی دەبێتە ئامانجێکی دیاریکرا و چەندین جار هەوڵ دەدات ژمارەی پێوانەی تۆمار بکات. Sevme ha acı bağlıyor. Kodu çeşin ezimi ne çamına soşun. Şu an gözlerimi açıp kapatıyorum. ئامانجم ئەوەیە بە شێوەیەکی پرۆفێشناڵانەتر خۆمامەدە بکەم و هەنگوینی وان بە سەرانسەری جیهان بناسێنم. ئاگاداری ئەوەم کە ئەو کارەی دەیکەم زۆر مەترسیدارە و تەنانەت چەندین جار پێوەیان داوە. بەڵام ئێستا لەشم بەرگری دروست کردووە و کاریگەریەکی ئەوتۆیان بەسەرمەوە نییە. ئەمەم کردووەتە ئامانجی خۆم و هیوادارم بتوانم پێی بگەم. ساڵی 2020 عەبدولوهاب توانی جەستەی خۆی بە 49 کیلۆگرام هەنگدا پۆشێت. ئەم جارەیان گەیشتە 60 کیلۆگرام.
ژمارەی پێوانەی بۆ داپۆشینی هەنگەکان لەسەر جەستە 63 کیلۆگرامە و لە چین تۆمار کراوە. عەبدولوەهاب دەڵێت تا نەیگەینمە 65 کیلۆ ناوەستم و بەردەوام دەبم. بابەتەشی دیکە هەیە بابەتی هۆشیاری و بابەتی خۆپارێزیشە ئەگەر بینیت کەسێک کارەبا گرتوێتی و خوێن لە شوێنێکی جەستەی دێت یان دەست و قاچی مۆر هەڵگەڕاوە چی دەکەیت؟ پێویستە چۆن فریاگوزاری بۆ ئەنجام بدەیت؟ ئایا کارەباگرتن و لێدانی تەزووی کارەبا زیانی بۆ جەستە هەیە؟ هاوکارمان دکتۆر هەڵوێست وەڵامی ئەم پرسیارانە دەداتەوە. سڵاوتان لێبێ، من دکتۆر هەڵوێست. کەسانێکی زۆر ساڵانە لە هەموو دنیادا کارەبا دەیانگرێت و دەمرن یان بریندار دەبن. تەزووی کارەبا چی لە جەستەمان دەکات وە ئەوەندە مەترسیدارە؟ ئێگەر یەکێک لە بەردەستماندا خوا نەخواستە کارەبا گرتی چی بۆ بکەین؟ ئەمڕۆ باسی ئەمانە دەکەین. کاریگەری کارەباگرتن لەسەر جەستە بەپێی حاڵەتەکە دەگۆڕێت. بۆ نمونە ماوەی کارەباگرتنەکە، ئەو شوێنەی جەستەکە بەر کارەبا کەوتووە، ڤۆڵتەی کارەباکەوە، تەندروستی کەسەکە خۆشی پێشەوەی کارەبا بیگرێت. ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر کاریگەری و دەرەنجامەکانی کارەباگرتنەکە هەیە. تەزووی کارەبا کە دەچێتە نێو جەستەوە هەر لە ژیانی ناو خانە سەرەتایەکانی جەستەوە تێکی دەدات، حتا شانەکان و ماسوولکە و دەمار و ئەندامەکانی جەستە بەگشتی هەمووی تێک دەدات. لە هەمووی ترسناکتر کە تەزووی کارەبا ئەگەری زۆرە کاریگەری هەبێت لەسەری کارەبای دڵ و لێدانی دڵە. چونکە تەزووی کارەبا یاری بە کارەبا و لێدانی دڵ دەکات و کەسەکە تووشی ناهاوسەنگی لێدانی دڵ و تەنانەت وەستانی دڵیش دەکات. یەکێک لە نیشانە دیارەکان کە بە کەسێکەوە دەردەکەوێت کە کارەبا گرتوێتی ئەوەیە دوو شوێنی بریندار دەبێت کە ئەم دوو شوێنە زیاتر دەستەکان و قاچەکانە. واتە کاتێک بۆ نمونە کەسێک دەستی بە وایرێکی ڕوتەوەیە و کارەبا گرتوێتی تەنها پەنجەکانی و دەستی بریندار نابنواتە تەنها شوێن بریندار نابێت کە کارەباکەی بەرکەوتووە، بەڵکو تەزووەکە کە لە قاچیشیەوە دەردەچێت قاچیشی بریندار دەکات و دەیسووتێنێت، واتە هەموو جارێک دوو شوێن لە کەسەکەدا بریندار دەبێت. بۆ ئەگەر هاتیت بەسەر کەسێکدا و بینیت کە کەسەکە بێهۆش یان هێشتا لە شۆکدایە و توانای قسەکردنی نییە تا پێت بڵێ کە چی بەسەر هاتووە، باش سەیری بکە. هەر کە دوو برینی نامۆت لە دوو شوێنی جیاوازی جەستەیدا بەدی کرد، ئەو گومانی ئەوە بکە کە کارەبا گرتوێتی. ئەوەش بزانە کە مەرج نییە تەنها دەست و قاچ بریندار ببێت بەهۆی تەزووی کارەباوە، بەڵکو سەر و دەم و چاو سک و هەموو شوێنێکی جەستە ئەگەری ئەوەی هەیە کە بەر تەزووی کارەبا بکەوێت و برینی پێوە دەرکەوێت. باشە، ئەی چی بکەین کە کەسێک لە بەردەستماندا کارەبا گرتی؟ دەست بەجێ دەچیت کارەبای هەموو شوێنەکە دەکوژێنیتەوە. ئەگەر کارەباکەت بۆ نەکوژێنرایەوە یان دوور بوولێتەوە، هەوڵ بە قوماشێک، تەختەیەک یان هەر شتێکی دیکە کە کارەبا ناگەێنێت کەسەکە لە سەرچاوی کارەباکە جیا بکەرەوە. ئاگاداریش بە کە بە هیچ شێوەیەک بەر کەسەکە نەکەویت، چونکە ئەو کاتە هەردووکتان دەبن بە قوربانی لە بریەوەی هەردووکتان ڕزگارتان ببێت. ئەگەر هاتوو کەسەکە هەناسەی نەبوو یان دڵی لێی نەدەدا، پەیوەندی بە ئامبولانسەوە بکە و خۆشت دەست بەجێ دەست بکە بە CPR و بژانەوەی دڵی بۆ بکە بۆ شێوەی کە لە ڤیدۆکەدا دەردەکەوێت. ئەگەر کەسەکە هۆشی هەبوو و دۆخی جێگیر بوو، بەڵام برین و سوتاوی هەبوو، بۆ ماوەی 20 خولەک ئاوی سارد بکە بە شوێنی سوتاوی و برینەکەیدا و دواتر بە گۆزێک یان قوماشێکی پاک کە نەنووسێت بە شوێنی برینەکەدا بۆی بپێچە. ئاگادار بە کە تۆ لە خۆتەوە هیچ ڕۆن و کرێمێکی بۆ لێمەدە و بە توندیش مەی بەستە، دواتر کە ئەمەشت بۆ کرد دەست بەجێ هەڵی گرە و بیبە بۆ نەخۆشخانە. شتێکی تر کە پێویستە ئاگاداری بیت ئەوەیە گەر کەسێک کارەبا گرتی و لە شوێنێکی بەرزەوە کەوتە خوارەوە، بە هیچ شێوەیەک مەی جۆڵێنێت تا تیمی فریاکەوتن دەگەنە سەری، چونکە لەوانەیە لەو کەوتنەدا زەبربەر دڕکەپەتکی کەسەکە کەوت بێت و بەو جوڵانە لە پڕی تۆ زیانی زیاتر پێ بکات. ئاگاتان لە خۆتان بێ و بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەکتان. بەو هیواین هەمیشە دوور بن لە ڕوودا و کارەساتە ناخۆشەکان و بەبیرتانێنینەوە کە هەر بابەتێک ئێمە ئامادەیەکەین تەنها وەکو پەیامێکە بۆی کە ئێوە تەندروست باش بن، ئێوە دڵخۆش بن و هەمیشەش سەلامەت بن.
ئەم بەیانێژ لەگەڵ هاکار پرۆگرامەکەمان پێشکەشکردن بۆ هیوام هەمیشە لە خۆشییا بمێنن. سپاس بۆ ئێوە کە لەگەڵ ئێمە بوون بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێ. واتان